بەداخەوە ئەمڕۆ ڕێژەی جیابوونەوە زۆر بووە. هەندێک جار خەریکە وای لێ دێت دەبێتە یەک بە یەک، واتە ژنێک مارە دەبڕێیەکی تەلاق دەدرێ، ژن و پیاوێ پێک دێن، ژن و پیاوێ لە یەک جا دەبنەوە. کۆمەڵێ هۆکار هەیە، ئێمە هەندێکی کە سەرەکی باسی دەکەین و پشتیوانی خوای پەروەردگار. بۆچی ئافرەت تووشی خراپە دەبێت؟ بۆچی ئافرەت تووشی زینا دەبێت؟ بۆچی ئافرەت لە مێردەکەی خۆی داوای جیابوونەوە دەکات؟ بۆچی داوای تەلاق دەکات؟ زۆر جار بەهۆی چاولێکردنی خەڵکەوەیە. چاولێکردنی خەڵک حەز ئەکا وەکو ئەوان حوڕ بێ. تەماشا دەکەی دەبینێ فڵان و فڵان و فڵان حوڕە، داوای جیابوونەوە لە پیاوەکەی دەکات بۆ ئەوەی ئەویش حوڕ بێ، شوو بە کەسێک بکە حوڕیاتی پێ بدات. ئەمە کارەساتێکی گەورەیە، چاوکردن لە کەسانی تر، چاویان لێ بکە. مادەم فڵان کەس حوڕە، منیش حەزەکەم حوڕ بم، حەزەکەم پیاوێکم هەبێ هەرچی بکەم، نەڵێ بۆ وا دەکەی وەکو پیاوی فڵان کەس. واتە بە کوردیەکەی دوو لە ڕیبەڕێستان دەیەوێ پیاوێکی بێغیرەتی هەبێ. بۆیە پەنا دەبات بۆ پیاوی خراپ، بۆ ئەوەی کە پارەی دەستکەوێ، ئاڵتوونی دەستکەوێ، بۆ ئەوەی سەیارە و خانووی دەستکەوێت، تەماح دەخاتە بەری فڵان کەس وەرە بۆ لای من حوڕی بۆ خۆت. چونکە ژن و پیاو هەیە دوو لە ڕیبەڕێستان لەم سەردەمەدا زۆریش هەیە. ژن و پیاو هەیە یەکتریان حوڕ کردووە. پیاوەکە دەڵێ بۆ خۆت چیەکەی بیکە، منی چی دەکەم بۆ خۆم ئازادم. ئەو ژن دێنێ بۆ ماڵ، ئەو پیاو دەبا بۆ ماڵ، پەنا بەخوای گەورە. هەندێک کەسی شەیە دەیەوێت چاو لەوانە بکات. ئەمە کارەساتێکی گەورەیە. بۆیە پیاوەکە ناچاری دەکات دەڵێ لێی جابەرەوە، لێی جابەرەوە. من ئاوات بووەکەم بۆ خۆت حەز لە کوێ بوو، بۆ خۆت بڕۆ بە تەنیا، دەڕۆی بۆ بازار، دەڕۆی بۆ سەفەر، بۆ سیاحەت، بۆ هەرکوێ، تۆ حوڕ بە بۆ خۆت. کۆمەڵێش دەخاتە بەردەمی تەماح لە ڕاستیە بۆ ژنەکەی خۆی کە هەیەی وا ناکات. ئەمە لە ڕاستیە تەنها خەڵەتاندنێتی. دوای ئەوەش کە بیستومانە و بینیمانە چەند کەسە بووە لە پیاوەکەی جیابۆتەوە، دوایی پیاو ئەو کەسە لەبەر خاتری نەفەرێک جیابۆتەوە، نەفەرەکە تەلەفۆنی داخستەوە کۆتایی پیات، ئیتر جارەتر ئەم پیاوەی نەبینیوێتەوە. بە ڕقەمێک بە 4-5 کڕیوێتی ئیشەکەی خۆی کردووە، ژن و پیاوێکی لە یەک جیا کردەوە، دوایش تەلەفۆنەکە داخە و کۆتایی پێ دێت. بۆیە خوشکە بە ڕێزەکان دەبێت زۆر ئاگدار. ئافرەت ڕێزی لێ بگیرێ، بەڵام نابێت هەموو شتێکی بەدەستەوە بدرێت. نابێت حوڕ بکرێ، چونکە زووە خەڵەتێ، زوو دەکەوێتە دا و تەڵەوە. خوشکی بەڕێزم، ئەو ئازادی نییە. بەڕاستی ئەوە ئازادی نیە، دوایی دەبیتە کۆیلێ ئەو کەسە. ئەوەندە ئازادی هەتا لە پیاوەکەت جیابیتەوە، ئەوەندە بەڕێزی هەتا لە پیاوەکەت جیابیتەوە، یا هەتا ئەو کاتی تووشی زینا و خراپە دەبی، دوای ئەوە زەلیل دەبیت. دەی بۆ فڵان شوێن، یا ڕسمەکانت بڵاوکەمەوە، تەواو. ئەو کاتە دەبیتە کۆیلەیەک. خۆشەویستی نامێنێت، تەنها ترسە. لە ترسا دەرئەچی لەگەڵیا، لە ترسا زینای لەگەڵاکەی، لە ترسا خراپەکاری لەگەڵاکەی، چونکە ئەو خۆشەویستیە نامێنێ، تەماشا دەکەی بە هەموو جۆرە هەڕەشە لێ دەکات. بۆیە لە خراپەدا چاو لە کەسانی خراپ مەکەن. ئازادی ئەوە نییە زەلیل و کۆیلەی پیاوێکی خوانە ناسبیت. بۆیە خوشکە بە ڕێزەکانم ئاگادار بن، جایەکێ لە هۆکارەکانەوەی چاولێکەریە، ئەوەی حەزەکە وەکو فڵان کەس حوڕ بێ، بۆیە تەماشا دەکەی پەنا بەخوا پەنا دەباتە بەر تەلاق، بەر جیابوونەوە. بۆچی ئافرەت فێری زینا و خراپە دەبێت؟ بۆچی ئافرەت داوای جیابوونەوە لە پیاوەکەی خۆی دەکات؟ بۆ ئەوەی هۆکار هەیە. یەکێ لە هۆکارەکان ئەوەی پیاوەکەی ئیهمالی کردووە. پیاو هەیە ئیهمالی کردووە، ئەم پیاوە ئیهمالی کردووە، بە ڕۆژ لە ماڵ نیە، خەریکی کەسابەتە، شەویش دێتەوە نانەکە، ئەگەر بخوایان نەیخوات ئەڕوات لە بازار لەفە ئەخوا، کەباب ئەخوا، نازانم چی ئەخوا، ژنەکەشی لە ماڵەوە هیچ نەبیخوا، ژنەکەشی ئیهمال کردووە. ژن پێی خۆشە لەگەڵ پیاوەکەی نان بخوا، ئەگەر ژنێکی چاک بێ، پێی خۆشە پیاوەکەی لە ماڵ بێت، وەڵا دەچم لە بازار نان دەخۆم. ئەمە کارەسات ڕوو ئەدات. ئەو کاتە ئەو ئینسانە هەستەکە فەراغێکی ڕۆحی هەیە. ئەو ئافرەتش
ئەو کاتە ناچار دەبێت یا داوای جیابوونەوە بکە یا کەسێکی تر بۆ خۆی پەیدا بکە کە ئەو فەراغی بۆ پڕکاتەوە. سەبر ناگرێت زۆر جار دەیخەڵەتێنن. ئەو کاتە سەعات 2-3 شەو دێتەوە، ئەمجا کە دێتەوە یەکسەر ماندوو و دەخەوێ هیلاکە، چونکە ئەوەنە قسەی کردو، ئەوەنە دۆمینە و تاوڵە و ئەوەندە یاری کردووە تاقەتی هیچی نەماوە. ئەی ئەم ژنیش مەلائیکە نییە، ناچار بەرەو خراپە دەڕات. بۆیە شەیتان چی لێ دەکات؟ بیری دەبات بۆ لای تۆڵەکردنەوە، دەڵێ تۆڵەی لێ بکەرەوە. کی ئەڵێ پیاوەکەی تۆ لە دەرەوە خەریکی خراپە نیە، تۆش پیاوێ پیا بکە. مادەم تۆ ئیهمال کردووە وە کە سوکاریشت گوێت لێ ناگری، ئەوە کێشەکەیە. ئافرەتی وا هەیە دەڵێ پیاوەکەم خراپە لەگەڵم، بۆ خاتری خوا با تووشی گوناه نەبم، با تووشی کێشە نەبم، با حەیامان نەچێ، باوکو دایک هەر گوێ لێ ناگرن. چۆن ئەبێ ژن تەلاق بدرێ؟ ئەبێ بۆ نابێ. پێغەمبەری خوا ئەساسم ژنی تەلاق داوە، بۆ نابێ. تەلاق درێ باشە یا زینا بکە، تەلاق درێ باشە یا لە سایرێکە لەگەڵ پیاوێکی نامەحرەمە تووشی ڕووداوێ بکە، حیا و کەرامەتە بشکێ. کە ئەڵێ ناگونجێم تەواو، گونجا باشە، نەگونجا با جیا بنەوە، با سەر شۆڕ نەبێ. ئەمە زۆر کارە ساتێ گەورەیە. بە ئاشکرا دەزانێت کچەکەی هەتا 2-3 شەو تەنیایە، هەر مێشێک بەلای لوتیان ناڕوات. ئاخر ئەم کچەی تۆ خراپ دەبێت، ئەم خوشکەی تۆ خراپ دەبێت. چارەسەریکە، یا لی جیابێتەوە یا پیاوەکە بەخۆی چاکە. لەبەر خاتری مناڵ دانیشە. مناڵ چیت بۆکە بەیانی؟ ئاگاداری خاڵێک بن، برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، مناڵ لە هەموو کەسێک خۆشەویسترە، بەڵام دڵنیاش بە ئەو مناڵی کە خۆتی بۆ جوانەمەرگ دەکەی، ئەو مناڵی کە خۆتی بۆ خراپ دەکەی، زۆربەی بێوەفا دەرەچێت. بەیانی شو ئەکا کچەکەت بە پیاوەکەی ئەڵێ 1000 جار باوکو دایکم کەمە قوربانت، کوڕەکەی تۆش 1000 جار ئەڵێ باوکو دایک و کەسوکارم بە قوربانت بخێزانم. ئەوە سەرنجامەکەیتی. زۆربەی وایە کە تەماشاکەی بەهۆی ئەوەی کە ئیهمالە کرێ، ژنەکە پەنا دەبات بۆ جیابوونەوە. جیابوونەوەش کە سوکار گوێ لێ ناگرێ، ناچار پەنا دەبات بۆ خاڵی دووەم، نەفەرێک پەیا ئەکات. نەفەرێک پەیا ئەکا بۆ ئەوەی لەگەڵیا قسە بکات، چونکە پیاوەکەی حسابی بۆ ناکات. چونکە کە سوکاری حسابی بۆ ناکەن، ناچار لەخوا ناترسێ، پەنا دەباتە بەرەوەی پیاوێک پەیدا ئەکا و لەگەڵیا پەیوەندی دروست ئەکا و هەندێک جارش بە ناوی بازاڕ و چێ و بۆ خۆی دەرئەچێ و فەڕی خۆی لێدات.